سلاف بینەرین کەناڵێ بادینانسات جارەکە دی ژوانێمە و هەوا دیگەل ئێکنی بووە ji بû pêşkêşkirina xelekekanî ji ber namê derbarîn. Bîneran xeleka me ya vê hefteyê dê taybet bîtin bi cejna Valentine an ku cejna eşq û hejêkirinê. Li gelek welatên cîhanê ev ê cejnê dikin li 14 Şubat'a her sal. Di vê rojê de xelek bi rêka kart û nameyên evînî û gulên sor evîndariya xwe bû evîndarên xwe nîşan didin. Digel me dabin da ku bizanîn li Herêma Kurdistanê ev cejne çawa dihête hevsengandin. Ebru roja cejna Valentine tu vê rojê çawa hevsengî? ڕۆژێکی خۆشە خۆبەخۆی ئەوە نییە ئیلا لۆ کوڕ بۆ کچی ئەو شتان پێشکەش بکەن مەسەرەن ئەمەش ئەوەمانێ برادری خۆشەویستمان هەیە لێرە لە دەرەوەی وڵات گوڵیان و پێشکەش دەکەین لۆ برایەکانمان پێشمەرگەی ئەوانەی کە خۆیان دەبەخشن لە ئەوەی لەگەلێک وڵاتên cîhanê dibînî evîna xwe derdibrin birêka hinartina nameyekiyan pêşkêşkirina gulên sor aya li Kurdistanê ev tişte heye? Ev tişte heye balê loniya emes pêm gotî taze yanî biraderî xweşewîstman heye xelkman heye li derowî wilat pêşkêş dikin boyan heytman lê de balê. Xweşewîstî berayê to çi ye? Bira gewr me li wilat lêre niye li derowê li derowî wilat yanî li Iraq niye. Ev roj cejna Valentine tu vê rojê çawa hevsengînî? به خودی والنتاین تشتکی خوشه راستی حجی کردن خوشه بس ایدی یعنی کاری بیشی نمایه ام دخوازن همین روز ما والنتاین به و والنتاین بارم جبو کچو کرتنه به ام بخنه به معنا تنگ دوی نباش به بلا والنتاین جبو همو خورتو کچابه بلا جبو دنیای به بلا جبو مروفا به تایبتی جبو کردا به جبو پیشمرگه به والنتاینی خوش جبو پیشمرگه و جبو همی عاشقان اوین دارم لگلک ولاتن جیهانی دبینی خوشوسیا خود دبرم بريكا هنارتنا نامه یان جی گلک سور آیا لهرما کردستانی اف چنده هیا؟ بگمان فیسبوک ما ین هرم همی یروبیا گلن سورون دل سورو لایک سورو همی تشت سور اره والله و تشکی باشه خوشه یعنی چمانا بلا امجی ندیری گلن جهانی بن امجی وکو همی گلن جهانی بگو از بارم یعنی کرد بلکو گلن جهانی وایندی همیا بهتر خوشویستی دوی و حجی کرنه دخوازه بکه خوشویستی به نرینا تا چیه؟ خوشویستی نرینا من نتنه یعنی جبو که چوکرات به نرینا هم ده خوشویستی بو دایک و باف بو مالبات بو مروان بو نتواخوا بو گلخوا بو کسن سمبولن گلخوا جبو دنیای جبو مرواتیه اوه همی خوشویستیه دوی خوشویستی جبو به هتشته همی هبه تعرف جینا خو هیا؟ بله تعرف که چه پیشکشی که؟ بخدای من نه روز بری چند روز هم پیشکش که از پیشکی لسم من جرا زنجیر زیر چند خوشه یعنی دما دبی تا روزا ولنتاین بری پیش بی تا روزا ولنتاین مروفج خوشویستی خو در ببریتم بو هفجینا خو بو خوشویستی خو یمنو خوشویست دام هر روز ولنتاینه الحمد لله لی راستی متخواستش بری وی کت تشتگی هبه جرا آمده بم ام جرا زنجیرک زیر کری متخواست تشن دیجی بکرم حتی نها یعنی هیچ من نکریه روزی کی تایبتا بلام نکبوک چوکر یعنی طبعا روزی خوشیستیه بو دایک یعنی بو هاوره بو خوشک برا کانم بو برا پیشمرگه کان پیروز بیان لیکم و یعنی هر روزی کی جنی تایبت بخوشیستی همو روزی خوشیستیه بو آن بو همیان پیروزیان به انشالله هلا خوشیه زربه یک چوکران یعنی لم روزه دا جلی سور دکنی اهاوکی من جلی سور کریه یعنی وقت بینم تاجل کی سور نکرینه بو والله من روزك منية يعني تنها بو أو روزة بو خوشيستي بتحديد كراوبة هم روزك لله من روزة خوشيستي يعني بو نكبوك شكر يعني وكوتم بو دايك بو براكانم خشكانم يعني هاوركانم
هیچ گولەک سۆر ئەمڕۆوەتە هاتیە نا تا هیچ بۆ کەسێک نەناردیە بۆ نمونە دایک باوکیان برا من دوورم ئەمڕۆ لاوان بە بۆنێ خوێندنەوەوانە بەس نایت. ڕۆژا ڤەلەنتاینە تۆ vê ڕۆژێ چاوت هەڵسەنگینی من ڕۆژە ڤالنتاین ڕۆژێکی گەلێکی ژواڤیندارەیە مەرە دخوازێ ساڵگەشت هەڤینداری بێ خۆش بێ بەسەر ڕۆژانی مەرە لەگەل هەڤیندارە خۆ مەرە دەردکەوە ڕۆژێکی دنیا ینی مختلفە نەوەک ڕۆژی دنیا ینی ڕۆژێکی گەلێکی خۆشە. حەژێکردن برایەتە چییە؟ حەزێکردن ینی ئەو ئەساسی هەر تشتی ئەگەر حەزکردن هەبە هەر ژیان خۆشە ئەگەر حەزکردن نەبە ژیان نەخۆشە. ئەو کێ دگەل هەبژیناتەیە دگەلتە هاتیە؟ پێزانە منە وەک دبینم تا جلکێن سۆرکردین ئەوێژی جلکێن سۆرکردین هین ڤالنتاینە ڤالنتاین ڕۆژی ڤەلەنتاین جلکێن سۆر دەکەنێ؟ نا هەموو ڕۆژە بەس ڤالنتاین دەبێت سۆر بێ. چاوانی تۆ باش ساڵ الحەمدلله. ئەم ڕۆژە چاوات بینی ڕۆژا ڤەلەنتاین والله ڕۆژێک گەلێک خۆشە ینی مرۆ احتفال پێت کرد ینی هەژێکردنامە زێدەت ببێتتر دوێ ڕۆژێدە ئەوە. وەک بینم تا جلکێن سۆر کرینێ تەنها ڕۆژا ڤەلەنتایندا تۆ جلکێن سۆر دکێ؟ زبا عيد الحب يعني ما أما احتفال بيتكن يعني لوني الصور جبا حاجة كرنية چ پێشکێشی تەکرد ئەڤرۆ؟ ڕۆژێک خۆشە ئەوی چ پێشکێشی تەکرد گولەک سۆر هەندێک خەڵک یانی نامایە خەڵک ئەم ڕۆژە ڤەلەنتاینە تۆ vê ڕۆژێ چاوت هەڵسەنگینی؟ بەڕاستی ڕۆژی ڤاڵنتاین بخۆی ڕۆژێکێک لە ڕۆژەکانکەوە ڕۆژێکی پیرۆزە و لە سەرتاسەری جیهان هەر کەسێک بە خۆشیەک و شێوازێکی تایبەت پێشوازی لەو ڕۆژە دەکات. ئەمن وەکو ڕۆژی ڤاڵنتاین بەڕاستی بە ڕۆژێکی پیرۆزی دەزانم ڕۆژێکەکەوە خۆشەویستی ینی بەهام خەڵکانی جیهان وا دەکەن کەوا خۆشەویستیان بۆ بەرامبەرەکەیان دەرببڕێ. من ڕۆژێکی پیرۆزە بەلای منە. خێزانداری؟ بەڵێ بێگومان. چ پێشکێشکردیە خێزاناخۆ؟ واللهی وەکو تا ئێستا پێشکەش بەس وەکو مفاجعە شتێکم بۆ داناوە ئینشاءڵڵا یعنی تا نەدایە تا ئێستا یەک دریمان نەدیتوە فرسەتە جوانە بە دڵنیاییەوە سپرایزێکم هەیە. جوانترین سفەت چ دبینی لای خێزاناخۆ؟ جوانترین سفەت؟ بەخوا جوانترین سیفەت لە بینی ژن و مێردی بە ئاوا بڵێن سیفەتی سۆز و خۆشەویستیە لە یەکتری جوانترین سیفەت بێگومان خێزانی منە سفەتێتیە. بەڕاوی تۆ کێ پێش حەژێکردنێتکەتەن دلیان چاو؟ بەخوای پێشتر کە بێگومان یەکەم جادێ بە چاو ببینی پاشان دڵ قەرار دەدا. خۆشەویستە خێزاناخۆی نایە؟ بەخوا بە خۆشەویستی نەبوو بەس لە خۆشەویستی زیاتر خۆشم دێ. دەماتە ئەو دیتی دلێتە حەزکردیان چاوێنتە دەستپێکی حەزکرد؟ بەخوا بێگومان ئاخر کەسێکا و ڕستەی بەکاردێنی بێگومان کە ئینسان چاوی نەبی دڵ چ سوودەچی یەکەم جار چاو قەرار دەدا پاشان دڵ چاوێنتە دەستپێکی قەرار دەستپێک بە چاو دەیبینی کە ئینسان بە چاو دیتیا و کاتی دڵ قەرار دەدا. ئەمڕۆ ڕۆژا ڤەلەنتاینە تۆ vê ڕۆژێ چاوا دەبینی؟ وەڵا ڕۆژێکی زۆر خۆشە کە ڕۆژێکە خۆیەوە هیچ جیاوازەکە بڵێ لەگەڵ ڕۆژەکانی ترە ئێستا ڕۆژانی تر خۆ هیچ هەر خۆشەویستیە بەڵام ئەم ڕۆژە بەجددی ڕۆژێکی جیاوازە بۆ جێواز نا حەستەکەی شتێکی زۆر گرنگە حەزەکەی شتێ پێشکەشەوەی کە خۆشێتەوە شتێکی بیدێتێ دڵی پێ خۆش بێ دەبینم ئەو دەبدەبل دەستێت مەستە منە شتم کڕیەوەی دەم بە ئەوە کە عزیزترین کە خۆشەویستترین کەسە لای منەوە منیش حەزەکەم کە ئەمڕۆ بە مناسبەی ڤەلەنتاینە ئەو پێشکەشیکەم پێشکەشی ئاگیانەکەی دبینین ئەوە دەستگران تا پێشکەشی تۆ کرد تا چه هەیە بووی بێشیەوی من زۆر سوپاسێکەم هەرچەنێمە هەموو ڕۆژێکمان ڕۆژی خۆشەویستیە شەرت نییە تەنیا ڤەلەنتاین بێ هەموو ڕۆژێکمان ڤەلەنتاینە بەڵێ وەک دبینم لە ڕۆژی ڤەلەنتاین جلی سۆر دەکەنێ دەبینم تا جلی سۆر نەکەی ئێمە دڵمان سوورە
دڵمان زورە بەڵێ هەر بەختەوەر بن دەگەلی زۆر سوپاس مەمنون زۆر سوپاس بەس خۆی ئەبرۆ ڕژە ڤەلەنتاینە تو بێ ڕۆژێ چاوات هەڵسەنگینی بدیتی ناتەیە چاوایە بەڵێ ڤاڵنتاین ڕۆژێکی تایبەتە لەم ڕۆژە پیرۆزبای لە تەواوی عاشقانی جیهانەکە و هیوێ دەخوازم لەم ڕۆژەدا تەواوی ڕاز و نیازی دڵی حاشقەکان بەدی بێت کە ئەو خەونەی لە نێوانیاندا هەیە بتوانن بە شێوە سەرکەوتوانە جێبەجێ بکەن و بێتە دی تا خەونەکەی ئەنکۆ خۆشەویستیت هەیە بەتەعکید هەمانە من لەم ڕۆژە دڵی خۆم پێشکەش بە خۆشەویستەکەم دەکەم مادەم تا هەیە تۆ حەجێکردن چاوە وەسڵ دەکەی چاوا دەبی خۆشەویستی من دەست پێ خۆشەویستی لەلای من پیرۆزە و هەر کەسێک ڕۆعێکی خۆشەویستی جاچ ڕەگەزی بەرامبەر بێت یاخود بۆ هەر کەسێک بێت ئەتوانم بڵێم پیرۆزی خۆشەویستی لەوەیدایە هەمیشە ئەو ڕۆعەپاکەی دەردەبڕێت کە پڕە لە میهرەبانی باشە جوانترین سفەت لای خۆشەویستەکەت چییە؟ جوانترین سیفەت لای خۆشەویستەکەم ئەتوانم بڵێم زۆر لێبوردەیە هەمیشە ڕۆعێکی جوان دڵێکی لێبوردەی هەیە تا شتێک پێشکەشی وێ کردیە نامەگا خۆت گولەک سۆر ئەمڕۆ من پێویست بە گوڵ ناکرد لەم ڕۆژە پێشکەشی بکەم من هەموو ژیانی خۆم پێشکەش بە ئەو کردووە هەموو ڕۆژێک دڵی خۆم پێشکەش بە ئەو کردووە لەگەڵ وڵاتێن جیهانێ دبینی بڕێ کارت و نامەیەن ئەبینیانژی گولێن سۆر دەربڕینژە حەجێکردنا خۆ دەکەن ئایا لە هەرێما کوردستانی ئەف چەندە هەیە؟ بەتەکید لە هەرێمی کوردستانیش وا خەریکە تۆزێ هەرچی نەبێت ئەم شتە با بڵێن باوە بێت وا باوتریش بووە لەم ڕۆژانە لەم چەند ساڵانی پێشتریش و داهاتوش زێدەتریش دەبیت کە گوڵێکی سوور محبەتی پێوە دیار و بەرامبەر بە خۆلایانی خۆشەویستەکە دەبێت دیتناتە تەنها ڕۆژی ڤەلەنتاین بەسە کوت و دەربڕینژە حەجێکردنا خۆ بکەی یانژی ڕۆژانێ تر نا من پێم وایە تەنیا ڤاڵنتاین ڕۆژێک کە دیاری کراوە بەڵام بتەوێت گەر خۆشەویستی دەرببڕی هەموو ڕۆژێک بۆ تۆ ڕۆژی خۆشەویستیە ئەبرۆ ڕۆژی ڤەلەنتاینە تۆ ئەم ڕۆژە چاوا دەبی ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر تایبەتە بۆ هەموو خەڵکی جیهان و ڕۆژێکی زۆر تایبەت و خۆشە تەنها خۆشەویستی مابینە کوڕ و کچان هەیە بەڕای تو؟ نا بەڕای من خۆشەویستی تەنها لە مابینی کچ و کوڕی نییە ینی خۆشەویستی لە مابینی داک بۆ کچی وە کچ بۆ داک و بۆ باب و بۆ برا و بۆ خوشک و هیواداریشم هەموو خۆشەویستانێکە عاشقی یەکن بە یەکتری شاد بن ئەمڕۆ هیچ گولێک بۆ تا هاتووە نامەیەک تشت بەداخەوەنەوەڵە بەداخەوە بەداخەوە ناتوە باش ئەمڕۆ ڕۆژی ڤەلەنتاینە خەڵک جلی سۆر لەبەر خۆ دەکات بۆ ئەمڕۆ جلی سۆر لەبەرتون وڵی حەزم لە ڕەنگی شین بوو شینم لەبەر کرد ینی ڕەنگی شین لە جیاتی سۆر بەڵێ لە زیاتی سۆر ئەگەر ئەمنیش خۆشەویستم هەبات تایبەت لەبەر مەکرد ئینشاءڵڵا هەبیت بەختەوەربی ئینشاءڵڵا تو ئەم ڕۆژە چاوات بینی ڕۆژی ڤەلەنتاین ڕۆژی ڤەلەنتاینێکە کە لەو ڕۆژانەیە کە بە ناوی خۆشەویستی ناسرایە بە شەرت نیە تەنها لە بینی کچ و کوڕیبی خۆشەویستی بۆ دایکە بۆ باوکە بۆ نیشتیمانە بۆ برا پێشمەرگەکانە تەنانەت بۆ ئەو کەسانەیە کە لە دەوروبەریتر تا چ دەبە دایکێ خۆ گوت پێ لێرە پێرم کە زۆر زۆرم خۆشەوێ خۆزگە لای بام گوڵەکی سوورم پێشکەش کردوە بەس لێی دوورم بەرم لۆ دایکم لۆ باوکم لە وڵاتانی جیهان دبینی بەنامەیەکی خۆشەویستیانژی گولەک سۆر پێشکەشی خۆشەویستیان خۆ دەکەن ئایا لە هەرێمی کوردستان ئەم چەندە هەیە؟ تا ڕادەک بەس بەو شێوەیە لەبەرەوەی خۆشەویستی تەنها ئەوە نیە تەنها بەگوری کەسی بەرامبەرەوە پێ بەنامەیە بە دیتنە بە تەلەفۆنە بە هەر شێوەیەک بی بەس میم خۆشەویستەکەی لۆ دەربڕی ڕۆژی ڤەلەنتاین دبینی هەر کەسێک و جلی سۆر دکاتە بەرخۆ بۆ ئەمڕۆ ڕۆژ جلی سۆر لە بەرتۆنیە ئەوە تەنها ڕەمزەکە لە خۆشەویستی شەرت نیەوەی کەوی جلی سۆری هەبی خۆشەویستی هەیە یان ئەوەیە منیش حەزم نەکرد بۆ ڕۆژە زۆر سوور لە بەرکەم تەنها خۆشەویستیم بۆ دایکم بۆ باوکم بۆ براکانم خوشکەکانم خزمەکانم ئەوەندان بەختەوەربی ئینشاڵڵا دگەن دەست خۆش بەخێر بێت
ئەمڕۆ ڕۆژی ڤالەنتاینە چاوات هەڵسەنگینی ئەم ڕۆژە ئەمڕۆ ڕۆژی ڤالەنتاینە تاردەی دوو تایبەتەوە با ڕۆژی خۆشەویستی بەس تەنها ئەوە نییە کە من خۆشەویستیم بۆ ڕۆگەزی بەرامبەر بێ لەوانەیە بۆ دایک و باوک بۆ نیشتیمان بۆ هاوڕێکان ئەوە ینی ڕەمزێکە بۆ خۆشەویستی دل پێشتر عاشق دەبیت یان چاو دبینی گەلێک لە وڵاتên جیهانê دەربڕین ji hejêkirina xwe dikin bi rêka nameyeke evînî yan jî gulek sor aya li Herêmê Kurdistan ew şte te dîtiye yanî bi rêka gulek sor yan jî name evînî xoşewistiya xwe derbibirin بۆ kesî beramber گولی سوور ئەوە نییە برێم ڕەمزێک بێ بۆ خۆشەویستی لەوانەیە هەندێک جار ئەنی سەلماندنی خۆشەویستیەوە عنی کە کەسێک بۆ بسەلمێنێکە ئەتوی خۆشەوێ لەوانەیە خۆشەویستترین کەس لە ژیانە تەدا کێیە خۆشەویستترین کەس بەڵێ ئەمڕۆ تەگەلوێ قسە کردە ئەبێگومان تە چی گوتیەوێ زۆر زۆرم خۆشەوی ڕۆژە ڤالەنتاینە تۆ vê ڕۆژێ چاوا دبینی والله بمن gelek xweş e yani roja gelek xweş e ez li gel piyavê xwe 5 sal me xoşewîstî kir elhemdillah 10 salê me zewac kiriye bi xwe em awarin yani xelkê rojavayê ne ê qamişlon e bes elhemdillah Kurdistanê jî xweş zimanê me ye û Kurdin û elhemdillah û cejna Valentine pîroz dikin bo hemû kesî دەست خۆش بدیتە ناتە تەنها خۆشەویستین ما بینە ژن و مێردا کچ و کوڕاندایە بدیتە ناتە بەس وەسایە نا خۆشەویستی بۆ هەموو کەس یعنی بۆ خوشکا خۆ خۆشەویستی بۆ دایک بۆ باو بۆ برادەر بۆ وڵاتێ خۆ یعنی هەوسایە دوێ ڕۆژێدا ڕۆژە ڤالەنتایندا هەڤژینێتە چ پێشکێشی تەکریە والله ئەو دیاریک بۆ من ئینایی بەسەر گولەک سۆر لە پێشی هەموو تشتی ینی گولەک سۆر بۆ من ئینایە و دیاریکمان بینوێ تەنها بەس لە ڕۆژی ڤالەنتاین بۆ تا گولەک سۆر دینی تەنیان ڕۆژێندی نا والله ئەگەر سەح بکرد مالا من پڕ گولە ئەو بخوا ئەو جێ حەز دکە یعنی لە گوڵا و لە تشتێ ولۆ ئینشاڵڵا ژیانەتە پڕ گول بێ ساغبە ڕەبیت ساغبە دیتە ناتە دل بەرێنگینی عاشق دەبیت یان چاو والله نا دل زیاتر ئەگەر چاو نبینیتن دل چ دەزانیت بس دل بيتر برأيي من دل أول شيء دقري دور تعب يعني تعب اعتيادية. إذا أبجينة البرامبري تياتا تدفيد بجياوي تبيشكيشي وي بكي. والله إن شاء الله هالصال أزوتات بهبر جيانا خضر باس بكن بخوشوستي وبعشق ومو من ظالمة. إن شاء الله بختار بن هردم. ساعد خوش وإن شاء الله روجا كي قام بقر نولاتي خوي. ئەمڕۆ ڕۆژی ڤالەنتاینە ئەم ڕۆژە چاوا دەبینی بە ڕۆژێکی زۆر خۆشی دەزانم بەڕاستی یانەی پیرۆزبایی لە هاوسەری خۆشەویستم دەکەم بە بۆنەی ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر پیرۆزە ئەمڕۆ گەل کێدە تۆ هاتی ئەمڕۆکە لەگەر هاوسەری خۆشەویستم هاتم ئەم دووەش هەروچیان هاوڕێ من هاوڕێ هەرە خۆشەویست من پیرۆزبایی لەوانش دەکەم چ پێشکێشی هاوسەری خۆزگی لەم ڕۆژەدا شتێکی تایبەتم بۆ داناوە بەڕاستی سەبکەی گوڵ لەگە شتێکی زۆر زۆر تایبەت هاوڕێکانیشم هەروچیان هەر یەکە و دانەیە گوڵێ تەنها لە ڕۆژێ ڤالەنتاین یعنی تشتێک دیکەیان دیاری بۆ هاوسەری خۆیان ژی ڕۆژێندی نا تەنیا لە ڕۆژی ڤالەنتاین نا ڕۆژەکان دیش مەسەرەن دەبینی ینی ڕۆژێکی دیاری کراوە یان شتێکی وایە شتێکی جاروێلێن تووڕە دەبی بە گوڵێکی ئاشتی دەکەمەوە جوانترین سفەت لایە ئەو چیە چ دەبینی یعنی جوانترین سفەتی ئەو زۆر لێبوردەیە زۆر لێبوردەیە زۆر یعنی هەر چێک بکەم کە داوای لێبوردم کردەوە غێرە ناکە نا زۆر بێغیرەیە زۆر زۆریش زۆر بەڵێ لەوە مرتاحی تۆ زۆر زۆر مرتاحم ئینشاڵڵا بەختەوەر بن دەگەڵێ ئینشاڵڵا زۆر سوپاس
بەێ تۆ ئەم ڕۆژی ڤالانتاین چۆن دەبینی؟ بە ڕۆژێکی تایبەت دەزانم ڕۆژێکی خۆشە ینی ئەو ڕۆژی ڤالانتاین هەر تەنیا لە خۆشەویستەکان نییە دەبینی خۆشەویستی دایکە پێ خۆشەویستی پێشمەرگەیە هاوڕێیە ینی ئەوە gelek welatên cîhanê dibînê birêkanameyekê yan jî gulek sor pêşkêşî xweştiviyên xwe dikin. Aya li Kurdistan em çende heye? بەڵێ هەیە لە هەیە ینی لۆ برادرتە یان لۆ هاوسەرەکەتە لۆ دایکتە لۆ باوکتە برا پێشمەرگەکان ینی لێرەش هەیە شتەکە هەیە خۆشەویستی تەنیا ما بینە کوڕ و کچاندایە؟ نەخێر نەخێر خۆشەویستی بینی هاوسەریە برادرە هاوڕێیە خوشکە بابە دایکە ئەمڕۆدا چ پێشکێشی هەڤژینێ خۆ کردیان؟ پێی دەڵم زۆرم خۆش دەوێت گولێکی سۆریش ئەم ڕۆژی ڤالانتاین ئەم ڕۆژە چۆن دەبینی؟ ڕۆژێکی خۆشە ئاراستان لەگەرەو کەسم کە خۆشم دەوێتە هاوسەری تۆیە لەگەڵ؟ بەڵێ چت هەیە پێ بڵێ؟ زۆرم خۆش دەوێتن خۆشم دەوێتن زۆر هەرە لە دڵی منە ناببوورە ناوەڵە گولیش پێشکێشی یانەوە پێشکێشی تۆ کردیان؟ نا ئەو پێشکەشی منی کرد ئەمڕۆ ڕۆژی ڤالانتاینە لای تۆ چۆن ئەم ڕۆژە؟ وەڵا ڕۆژەشی یەکجار خۆشە ئای سارە یەکجار ئەو ڕۆژەیە ئەوش لە بۆ خۆشەویستانەوە شتانەیە تەنها ڕۆژی ڤالانتاین دەربڕینجە حەژێکردنا خۆ دەکەن یانجی ڕۆژێن دی؟ نا ڕۆژی تکەژی احتیادیە خۆشەویستی شتەشی گەورەیە و دەبی هەردوو کەسەکە لەناو دڵ یەک بن و ئەو شتانەیە چه هەیە بۆ هەڤژینە خۆ بێژی؟ وەڵایی ژیانیمە هەر بە خۆشی بیت و هەر بە کامەرانی بی بەختەوەر بنیش خۆش و سەلامەتمەونە دبینین ڕۆژە ڤالانتاین کچ و کوڕان جلێ سۆر دکەنە بەرخۆ وەکی تۆژی دبینم جلکێن سۆر لە بەرتەنە تەنها لە ڕۆژی ڤالانتاین جلکێن سۆر دەبێت بکەیە بەرخۆ؟ نا ڕەنگی سوور لە بۆ هەموو کاتێک گونجایە بە زیاتر ئەوڕۆ لە بەرکەی چکە ڕۆژی خۆشەویستە li dimahiyê jî bînerên bernamê derbarîn dêbêjim eger ji viyana min bû hewa neba nûke min xizmeta hewa nedkir û eger ji viyana hewa bû me neba nûke hewa temaşey me nedkir digel jiyaneka berdewam demên hewa tijî hejê kirin bîtin bi xatira hewa